بناوی بناماڵە و کەسکاری زیندانیانی بادینان ئەمڕۆ کە دادگای کەسوکارەکانمان کرا لە دادگای تاوانی دوی ئاسایشی هەولێر کە دادگای کەسوکارەکانمان کرا لێرە کەسوکارەکانمان هات نەسزادان بەوەی چونکە بوو دوو مانگ سێ مانگی دی دادگای کەسوکاری ئێمە دواخرا کەسوکارمان لە ناو هۆڵی دادگا زۆر بەجەریانە یعنی وەرەیان بەرز بوو دەستیان بەرز دەکردەوە دەیان گوت بەڵێ بۆ ئازادی بەڵێ بۆ ئازادی سیاسیانی چۆن بڵێن بۆ سربەخۆیی دادگاکان لە هەرێمی کوردستان ئەوە پەیامی کەسوکاری ئێمە بوو ینی کە بەدەستی کەلامچەکراوەوە لە ناو هۆڵی دادگا بوون هیوا لە خەڵکی ینی داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەگەین و چالاکوان و ڕۆژنامەوانانیش بە تایبەتی ئەندامانی پەرلەمانکە هیچ کەسێک تەقسیری نەکردووە تا ئێستا ینی ماندوو نەبن لە بەدوادەچوون لەسەر ئەو کەیسە و بەردەوام بن لەگەڵمان بوو ئەوەی سرەی خەڵکی تریش نێ چالاکوان و ڕۆژنامەوانانی تریش بەم دەردەی ئێستا کەسی زیندانیانی بادینان نەچن کەسوکاری خۆمان بینی بارەدوخی جەستەیی کەسوکارمان زۆر خراپ بوو هەمویان زیاتر لە 20 کیلۆ 30 کیلو 40 کیلو لە کێشیان دابەزی بوو بەڵام وەکو وەرەیان زۆر بەرز بوو کەسوکاری ئێمە سەرفەراز بوو ینی کە دەیان گوت بەڵێ بۆ ئازادی دادگاکانی هەرێمی کوردستان بە دەستی کەلامچەکراوەوە ئەمڕۆ کەسوکاری ئێمە لە ناو دادگا ئەم قسانەی دەکرد تاوان دادگایکردنی تۆمەت خراپاڵانی بادینانی کرد بەڵام خۆشبەختانە تۆمەت خراپاڵان لە مەرحەلەی لێکۆڵینەوە کە بەبێ ئامادەبوونی پارێزەری ژڕەتی هەموو ئۆتۆمەتانیان کردەوە و لە کاتی لە بەردەم دادگای تاوانی دوی هەولێر ئەمڕۆ بە هەمان شێوە ڕەتی هەموو ئۆتۆمەتانیان کردەوە کە خراوەتە پاڵیان و بگرێت لە کەسی زۆر پاک و مەحبوبی ئەو سنووران وە لە ئاستی بڕوانامە کەسی لە ئاستی زۆر بەرزانە و خوێندکاری دکتۆرای تێدا بوو مامۆستا و خوێندکاری زانکۆ و ئەو پرۆژە و ئەو کارەیە کە ئەوان کردیان تا ئێستا بە خەیاڵ حکوومەتی هەرێمدا نهاتوە کە ئەم کارانە بکاتن هەستاون بە پرۆژەیەک ئامادە بکەن کەەوە ئەو ئافرەتانەی لە ژێردەستی داعش ڕزگاریان بووە تاوەکو بیانگەڕێنەوە ناو ژیانی کۆمەلگا و تاوەکو ئەو حاڵەتی بەسەریان هاتووە لایەن نەبێنێتن بەڵام ئەمڕۆ دادگای تاوانی دوو بەڕاستی وەکو عقوبەیەک من سەیری دەکەم ینی ئەم دواخستنەوە و بیستنەوە چمانایەکی هەیە یعنی تو هەموو ئیفادەی هەموو لایەکان وەرگیرایە وتە شایەت وەرگیرایە تۆمەتباران وەرگیرایە باشە بۆچی تەنها لە بۆ تەوزیعکردنی تۆمات لە بۆ لایحەی خوێندنەوەی پارێزەران و داواکاری گشتی لە بۆ بیستنەوە تاجیلکردن بەڕاستی ئەوە فەراقی ڕقابەی قەزایی ئەگەر هات و ڕقابەی قەزایی هەبی بە هیچ شێوەیەک ئەو نوع تاجیلکردن ناکرێت و داواکاری شێم لە دادگای تاوان بڕیارەکەی دابستەوە تاوەکو مودەکەی زۆر بینتە پێش و لەبەرەوە بریکاردارەمە بە هیچ شێوەیەکی هیچ تاوانێکیان لەسەر ساغنە بۆ تۆ بە ئیفرازی لێ نەدرێت بە دڵنیاییەوە